بکەنەوە یان قەرەبۆیان بکرێتەوە. ئێستا ئێمە لێرانەمان نوێنەری 236 خانوو لێرانن کە باس لەوە دەکەن شارەوانی ڕێگرە لە ئاوادانکردنەوەی گەڕەکەکەیان کە بەر ماستەر پلان کە تۆ ناوینراوە عسارۆکانی پێنجان. بەڵێ کاک دەریاگە بۆمان باسکە و کێشە گرفتانەی کە ئێوە ڕووی بەڕووی دەبنەوە لەو گەڕەکە چێت. کاغزگار خۆ بەخێر بەسەر هەردوو چاوان. کاغزگار ئێمە تقریبا لە 2006ەوە ئێمە لە کێشەی تەزاوزاتی گوندی عسارۆکانین. دەچین بۆ شارەوانی جوابمان نادەنەوە، دەچین بۆ پەرلەمان جوابمان نادەنەوە، دەچین بۆ محافەزە جوابمان نادەنەوە. نە لە دەگەڕی خانوەکان دەستکاری بکەن. کێشەکانمان ئەوەیە یان ئەوتە بێت و ڕێگە پێدانمان پێ بداتن لە ڕێگای حکوومەتەوە خانوەکانمان دەستکاری بکەین، یانش ئەوتە خەتی سوورمان لێدراوە کە چۆلی بکەین، خەتی ڕسممان گیراوە 4500 ڕسممان گیراوە ناو نووسکراوین بە حیساب کە لێمان تێک بدەن. قەلەقین 15 سارە چاوەڕوانی چاوی چاوەڕوانی والله ناخۆشە، بیلله ناخۆشە. 5 سار لە وەزعێک دابی لە ژیانێک دابی خانوەکان هەموو سەر لایلۆنن. ئەگەر بێت و ئەو گوندی ئەو عسارۆکە یەک ماڵ یەک بەرپرسی لێ بووە وەزعی ئێمە بۆ شێوە نەدەبوو. زۆر حکوومەت ئەوتە یان بێت و ڕێگە پێدانمان پێ بدات خانوەکانمان چاپ بکەین، یان ئەوتە بابێتن لێمان تێک بدات و لەلایەک لە شوێنێک فڕێمان بداتن. هەر ئەوەندە داواکاریمان هەیە. وەکو نوێنەری ئەو 236 ماڵە دەتەوێت بڵێ ینی خێراتتان دەکەم پێشەچی بەخێر بێن. کاکە داواکاریەکەمان ئەوەیە خانەکانی هەموو سەریمان تەجاوزی زۆرە، لایلۆنە، ئیسراحەتمان نێن لە ناوی پڕ لە حەش کرد ئەوانەی کە ئێستا گرت بوونەوە لێرە نوێنەری 236 ماڵن کە چاوەڕێی ئەوە دەکەن شارەوانی خانوەکانیان یا تاپۆ بکاتن یا قەرەبۆیان بکاتەوە یا تێکیان بداتن. دیارە کۆمەڵک کێشە و گرفتیانەیە لێرانە دەیانێ ئاماژەی پێ بکەن. پرسیاری ئەوم لێ کردی گەورەترین کێشە و گرفت بۆتەوە کاری ئەوەی کە لێرە گربنەوە چیە؟ کاکە گەورەترین کێشە و گرفتمان ئەوەیە یان ئەو تا ڕێمان پێ بدەن خانەکانمان چاکەین و بە خۆمان تێدا بەحەسینەوە، یانش ئەوە تا تێکی لە نوزادەی سیمەتریەکەی بین و ئەمە لە لایەکی دانێن قەرەبوومان بکەنەوە جێمان لۆ دابین بکەن ئەمە لە خۆمان تێدا بژێ ژیانمان تێدا بەڕێوە ببین. یانەوە تا حەلەکمان لۆ بکەن حەلی ئەوانە ژیانەوە تا لۆمان تێکن. 236 ماڵە تەنها ئەو 236 ماڵە هەمووی مۆر کرایە ئەو مۆرکردنە معنای چیە؟ ئەوە سەر زادەی سیمەتریە. ئەو 236 مارەکەوتە سەر زادەچی زادەکە پێ دەرێن سیمەتری. دەست خۆش بوەرە بەڕێ جەنابەت سەرەتا دەدویست هەندە قسەی بکەی بزانم چ دەکەیت. وەڵڵای ئێمە داواکاریمان لە حکوومەت هەیە، داوامان کاریمان لە سروش حکوومەت هەیە، لەوانە هەیە بەس با 5 دقە بێن ئەو خانیانە با دانیشن ئەمە هیچمان ناوێ، بەس ئەمە شارەوانی نەمایە، محافظ نەمایە، جێ نەمایە دەرکەنێن. ئێ با بە لۆی ناوێت تەماشەمانکردنی داواکەتە پشخانیان داواکاریتان داواکاری ڕێمان پێ بدەن خاین جاکەین خۆمان ئەو سەر لایلۆن نەمنێ ئەمە داوام لە گوێڕیا. کاکە دەوەرە وەڵای دستانە نازانم لە خەمی داوام بیت بەرامبەر داعشی بم، نازانم نە خەمی مارێن بی لە درۆپەی مارێ. دەوەرە بام عیلازێکمان لێ بکەن. خانوەکانتان تەجاوزە؟ تەجاوز نییە بە پارە خۆمان کردمان. وەڵڵای بنەوت وەرەقەم کڕیا. کاک ڕزگار ئەو مشکلەی ما مشکلەکەی ئێستا نییە کاکە، ئەو خانیانە کە ئێستا هەیە پێی دەرێن تەزاوز ئێرکانە وەختی خۆی پێنج عسارۆکان گوند بووە کاکە، کە گوند بووە هیچی خانیەکی تاپۆ نەبووە. ئاخر جێیەک گوندبی تاپۆی لە چییە؟ پاشانەوەی کە کەتیتە ناو پرۆژەی حکوومەت و کەتیتە ناو مەستەر پلانی ئێستا کەتیتە پێنج عسارۆکان یعنی بە قسەی خەرچی بیناوەندی شاریە وەنیە، یعنی ئەو خانیانێک کە ئێستا پێی دەرێن تەزاوز ئەو خانیانە قەدیم هەبووە. یعنی مەزموعەک لەو خانیانە ماین داواکاریمانەوەی کاکە یان لێمان گەڕێن ئەمەش وەچی ئەو تاپۆیانە کە ئێستا ئەمە بووینە تەزاوز لە ناویان، یان وەچیوان ئەمە خانیەکانمان عینەن ئەوارە یعنی سەبەکی مصالحەکەین قیچە یعنی ژیانمان لە ناودا مرتاحبی. جستانە خەمی درۆپەتە بارانە هەزار مشکلە دێتە سەرێ. هاوینە هەروێ یعنی نازانێت و چیهان مشکلی هاوینان لەبەر گەرمایە دستانانیش لەبەر درۆپە و باران و ئەوشتانەی. یعنی بەڕاستی داواکارین لە حکوومەتی عیلاجێکمان لێ بکە هەر کەسە چیش عەفوەن ئەوە با لە کاتت نەگرم کاک ڕزگار هەر نەفەرێک ئەمە چەند جار لێرکانە ناونووسین هاتیە ڕسمیان گرتینە ژمارەیان لە خانیەکاندا کاکە تو یان وەرە ناونووسینەکەی بکە بە تەواوەتی یانیش لەو لێگەڕ باخرکە کە خانەکانی خۆی چاکە. دیارۆکە ئاماژەم پێکردەوە چەندەمین جارە دانیشتوانی گوندی عسارۆکان کە 236 ماڵن و خانوەکانیان بەر ماستەر پلان کەتیە گردبوونەوە دەکەن بەڵام کەس بە پێر بانگەوازەکانیان دانایەتن و کەس چارەسەری کێشەکانیان ناکات دەگەڕێنەوە لاتان. بەڵێ ڕزگار سپاس بۆ زانیاریەکە.